کۆمەڵگەی ئێمەدا بەڕاستی ئەبێ باوەڕی بەخۆی هەبێت ئەبێ ژن وا بکات کە ئیسبات وجودی خۆی بکات بەڕاستی بڵێ من هەم ئەبێ ژنیش ڕێز لە ژن بگرێت پێشەوەی داوا لە پیاوان بکەین کە ڕێزمان لێ بگیرێت بە نسبەت ڕخراوە مەدەنیەکانەوە کە بە ناوی مافی ژنانەوە بەداخەوە بەپی پێویست نین ئێمە وەکو هاوڵاتێک من ڕای خۆم دەردەبڕم بەڕاستی ئەو ڕێکخراوانە هیچ شتێکیان نەکردێت لەگەڵ ڕێزشم نەبوو جەنابیان نە هیچ شتێکیان کردێن هیچ شتێکیان پێ دەکرێت ئافرەت لە دینی ئیسلام گەورەترین شتە بەڵکو شاژنی ماڵە بەڵکو ئەو حەقەی لە دینی ئیسلام بە ئافرەت درایە بە پیاو نەدرایە بەربارەی مافی ئافرەت لە هەرێمی کوردستان تا ڕادەیەکی زۆر بەرچاو مافی ئافرەت دابین کراوە بۆ ئافرەتانی هەرێمی کوردستان و ئەو ڕێکخراوانەش تا ئیستاکە شتێکی وایە نەکردو بۆ ئافرەتان کە جێگەی باز بێتن بەڵکو بەپێی چەوانەوە ئەوان هۆکارێکن بۆ پرزەبوونی خێزانەکان و تێکچوونی خێزانەکان لە وڵاتی ئێمەدا بە ڕێژەیەکی پێویست ڕێز لە ئافرەت نەگیراوە هیوادارم ڕێز لە ئافرەت بگیرێ و وەکو مرۆڤ سەیری بکەن و وەکو بە وڵاتە پێشکەوتوانە ئافرەتیش خاوەن مافی خۆی بێت نەک بە چاوێکی کەم سەیری بکرێت